بەغدا ڕۆژێکی پڕ لە جمجۆڵی سیاسی بەڕێ کرد لەو وادەی سەدر بۆی دیاری کردبوو. عەبادی بە لیستێکی ناوی کاندیدەکانەوە لە کات و شوێنی دیاریکراودا ئامادە بوو. پەرلەمان شوێنی کۆکردنەوەی سەرجەم لایەنە ناکۆکەکان بوو. عەبادی وتی ئەو بەبێ پشتگیری پەرلەمان ناتوانێت لە کارەکانیدا سەرکەوتوو بێت. عەبادی لەناو زەرفێکی داخراودا لیستێکی پێشکەشی پەرلەمان کرد کە 14 کاندیدی پێشنیازکراو لەخۆ گرتووە بۆ وەزارەتەکان. بڕیارە پەرلەمانیش لە ماوەی 10 ڕۆژدا دەنگیان لەسەر بدات. بەپێی لیستەکەی عەبادی کە بەڕێکەوتن لەگەڵ موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر و عەمار حەکیم سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی ئامادەی کردبوو سەرجەم وەزیرەکان جگە لە وەزیرەکانی ناوخۆ و بەرگری دەگۆڕدرێن. سەرجەم وەزیرە کوردەکانیش بەر گۆڕانکاریەکە دەکەون. عەبادی لە وتەیەکدا لە پەرلەمان ئاماژەی بۆش کرد لە گۆڕانکاری وەزارەکاندا ڕچاوی پشکی پێکاتەکان کراوە و دەستور پێشێل نەکراوە. وتیشی گرفتی کەسی لەگەڵ هیچ وەزیرێکدا نییە بەڵام وڵاتەکە پێویستی بە گۆڕانکاری دەبێت. عەبادی لە بەردەم پەرلەمانتارانی عێراق ڕاشی گەیاند ئەوەی خستووەتە ڕوو دەتوانن پەسەندی بکەن یان ڕەتی بکەنەوە یان هەمواری بکەنەوە. ڕێز لە پێکاتەکانەگرم و پابەندم بە ئەم نوێنەرایەتی ئەم پێکاتانەوە لەم تەشکیلە وەزاری. دوو وەزارەت ناگرێتەوە نەک لەبەر تایبەتمەندی ئەوە بۆ لەبەر تایبەتمەندی ئەو دوو وەزارەت کە ناوخۆ و بەرگریە لەبەر هۆیەکی ڕوون نامەوێت لەم قۆناغا حەریجە کە پرۆسەی سەربازی بەردەوامە کە ئێستا بیان گۆڕی. دوای وتارەکەی سەرۆکوەزیرانی عێراق سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند لیژنەیەکی تایبەت پێک دەهێنن بۆ لێکۆڵینەوە لە سیڤی کاندیدە پێشنیازکراوەکان و بڕیارە شەمەی داهاتوو پەرلەمانی عێراق دانیشتنی تر ئەنجام بدات. پابەندین بۆی لیژنەیەکی تایبەت دروست بکەین بۆ لێکۆڵینەوە لە سیڤی و ژیاننامەکان و دڵنیابین و لە لێهاتووی و پاکێتی و توانای ئەو کەسانی کە پاڵێوراون بۆ پۆستەکان بە تایبەت کە ئێمە واتە دوو ئەڕوانین کە پێشکەشکردنی ئەم ژمارە زۆرە وەزیرە و ئەم پێویستی بە هاوکاری هەیە لە نێوان هەردوولا لەم بوارە. موقتەدا سەدر کە پێ دەچێت خۆی بە براوی یەکەم یاریەکە بزانێت ڕاستەوخۆ دوای دانیشتنەکەی پەرلەمان لە ناو خێمەکەیەوە لە ناوچەی سەوز کە 5 ڕۆژەمانگرتنی تێدا دەست پێ کردووە ڕایگەیاند یەکەم جارە هاتۆتە ناوچەی سەوز و کۆتا جاریش دەبێت. سەدر داواشی لە مانگرتوان کرد کۆتایی بە مانگرتنەکان بێنن لە بەردەم ناوچەی سەوز. سەدر داوای لە پەرلەمانتارانیش کرد دەنگ بدەن لەسەر ناوی کاندیدەکانی عەبادی و وتیشی ئەگەر دەنگ لەسەر گۆڕانکاریەکان نەدەن فراکسیۆنەکەیان دانیشتنەکانی پەرلەمان بایکۆت دەکات و وەزیرەکانشیان دەکشێننەوە. لیستی ئەحرار هەڵەپەسێرین سڕەکەین لە ناو پەرلەمان. دووەم بانگاواز دەکەین بۆ هەمووی بە تایبەت لیستی ئەحرار کە وەزیرەکانی خۆیان بکێشنەوە و پێدەست لە کار بکێشنەوە بە پەلە لەم حکوومەتە کە هاوسۆز بێ لەگەڵ گەندەڵان کاران سەحبکردن وەرگرتنەوەی متمان لە سەرۆک وەزیران و لە کابینی وەزیرە لەگەڵ لیستەکانی تر هاوکاریەکەین بۆ وەرگرتنەوەی متمانە لە سەرۆک وەزیران. دوای ناکۆکی و ململانەیەکی زۆر دوجار گۆڕانکاریەکانی عەبادی لەلایەن سەرجەم لایەن و فراکسیۆنە شیعەکانەوە پێشوازی لێکرا بەڵام ئەوەی پشتگوێ خرا خواست و داواکاریەکانی کوردە و لە ئێستاشدا هەنگاوی دواتری کورد دیار نییە. ئومێد محەممەدی NRT باغداد.